بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەی فینۆ بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە نەخۆشی ئایدز دەکەین. پرسیارە ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم نەخۆشی ئایدز چییە؟ چۆن دروست دەبێت و چەند جۆری هەیە؟ ئایا ئامارەکانی نەخۆشی ئایدز لە هەرێمی کوردستان جێگەی مەترسیە؟ چۆن دەکرێت ڕێگە لام نەخۆشیە کوشندەیە بگیرێت؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکان وەردەگرمەوە. نەخۆشی ئەیدز نەخۆشیەکی ڤایرۆسیە لە ڕێی ڤایرۆسێکەوە تووشی مرۆڤە بێت کە پێی ئەوترێ ڤایرۆسی کەمبوونەوەی بەرگری لەش کە کورتکراوەکەی بە ئینگلیزی HIV-ە. ئەم نەخۆشیەکی گواستراوەیە واتە گوازرێتەوە لە کەسێکی توشبوو بۆ کەسێکی تر. نەخۆشیەکە درێژخایەنە، ینی تا ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە لەشی ئەو مرۆڤە وەکو نەخۆشیە درمەکان یاخود گواستراوەکانی تر نییە کە چارەسەر بکرێت یاخود لەش سەرکەوێ بەسەریا و لە کۆڵی بێتەوە، بەڵکو بۆ چەند ساڵێکی زۆر ئەمێنێتەوە لەم نەخۆشە. ئەم نەخۆشیە یەکێکە لە نەخۆشیە ترسناکەکان تاوەکو ئێستا لە جیهانە، لەبەر ئەوەی تاوەکو ئێستا چارەسەرێکی بنەبڕی بۆ نەدۆزراوەتەوە. واتە ناتوانین ئەو کاتێک کە دەرەکەوێت مرۆڤێک تووشەوە ئەم ڤایرۆسە ناتوانرێت لاشە یاخود جسمی ئەو نەخۆشە بە تەواوەتی پاکرێتەوە لەو ڤایرۆسە یاخود عیلاجێکە بێ بۆی کە بە تەواوەتی چاکی بکاتەوە، بەڵکو ئەو چارەسارانی کە تاوەکو ئێستا دۆزراوەتەوە تەنها بۆ درێژکردنەوەی ژیانی مرۆڤەکەی و ژیانێکی ئەتیادی پێبژی و بتوانێت نەبێ بە سەرچاوەیەک بۆ گواستنەوەی نەخۆشەکە بۆ خەڵکانی تر. نەخۆشی ئایدز دوو مەرحەلە یاخود دوو هینی جیاوازی هەیە، دوو مەرحەلەی جیاوازی هەیە لە توشبوونە. سەرەتای توشبوونەکە پێڵن کە HIV یاخود هەڵگری ئەو ڤایرۆسەیە، دواتر لە کۆتایی نەخۆشیەکە ئەبێ بە ئایدز. وەکو سەرەتا کە تووشە بێت زۆر جار نەخۆشەکە هیچ نیشانەیەکی نییە، بەرکەوتنی هەیە لەگەڵ یەکێکی سەرچاوەیەکی نەخۆشیەکە، ئەبێ ڤایرۆسەکە چێتە لەشیەوە، ئەو ڤایرۆسە ئیشی خۆیەکە لەسەر لەشی ئەو مرۆڤە بە بێەوەی هیچ نیشانەی کێبێ. ئەم پرۆسەیە کە ئەم ڤایرۆسە ئەبێتە هۆی تێکشکاندنی سیستمی بەرگری لەشی ئەو مرۆڤە. ئێمە هەمومان سیستمێکی بەرگری هەیە لەشمان، ئەگەر هەرچی ڤایرۆسێک یاخود بەکتریاک بێتە ناوە ئەو سیستمە بەرگری لێکات و کۆنتڕۆڵێکات و ناڵە تووشی نەخۆشیمانکە. بەڵام ئەم ڤایرۆسە هۆکارێکە بۆ تێکشکاندنی ئەو سیستمە، واتە هجوومەکاتە سەر ئەو قڕۆکە سپیانەی کە مەسئولن لە پاراستنی لەشی مرۆڤ. بۆیە بە چەند ساڵێک لە ماوەی چەند ساڵێکە بۆ هەیە تاوەکو دە ساڵێک بخایێنێت ئەم ڤایرۆسە لە ناو لەشی مرۆڤەکەی کارەکات بەبێ و هیچ نیشانەیەکی هەبێت، ئەبێتە هۆی تێکشکاندنی بەرگری لەشی و دواتر دەرکەوتنی نەخۆشیەکە بە زەقی کە پێوترێ نەخۆشی ئایدز و کۆمەڵە نیشانەیەکی لە دەرەکەوێت. نیشانەکان زۆر جار جیاوازن لە یەکێکەوە بۆ یەکێکیکە. زەقترینیان ئەوەی کە ئەبیندرێت لە نەخۆشە کە بینی ومانە لە دۆزینەوەی نەخۆشەکانە، زەقترینیان ئەوەیە کە ئەو نەخۆشە تووشی چەند هەوکردنێکە بێت کە لە کەسی ئاساییە نابێت. بۆ نمونە کۆمەڵێک هەوکردنی هەلپەرست هەیە، فطریات هەیە، ینی کەڕۆکان کە لە مرۆڤی ئاساییە نابێت لە بەرەوەی بەرگری لەشی هەیە. بۆ نمونە دەرکەوتنی برین لە ناو قڕگ و ناودەمی ئەو نەخۆشە بە شێوەیەکی بەردەوام. مەسەلەن ئێستا تووشە بێت دوو ڕۆژ چاکە بێتەوە دوایەوە جاری کەس دەرەکەوێتەوە. بۆی هەیە یەکێ لە نیشانەکان ئەوە وتمان ئەمایە احتیمالە تووشی هەوکردنی سیەکان ببێت بە شێوەیەک متەکەڕر بێ. ینی ئێستا تووشە بێت فترێکی کە تووشە بێتەوە چاکبوونەوەی زۆر ئەستەمە لەگەڵ مرۆڤی ئاساییە فەرقێ بێت. مرۆڤێکی ئاسایی لەوانەیە هەفتەیەکی پێ بچێت چاک بێت و ئەم لەوانەیە بە چەند مانگێک لەگەڵ بێنێتەوە چارەسەر نەبێت. ئەمە یەکێ لە نیشانە سەرچیەکانەتی. نیشانەکانی تری ئەوەیە لە دەستدانی کێش زیاتر لە سەدەی کێش بەبێ ئەوەی هیچ هۆیەکە بێ. بۆ نمونە کەسەکە خۆی هیچ دایەتێکی نەکردو، هیچ ڕژیمێکی نەکردو کە زەعیفە یاخود هیچ وەرزشی نەکردو، بەڵام لەشی دائەبەزێت. بۆ نمونە دابەزاننی هێز و هەست بە هیلاکیەکە نەخۆشەکە، بۆی هەیە نەخۆشەکە تای لێبێت، تایەکی مستەمڕی هەبێت.
لەوانەیە برین دەرکەوێت لەسەر ئەندامەکانی زاوزێ، لەوانەیە برینی دەرکەوێت لەسەر پشت و لەسەر سینگ و ئەمانەی کە ئەم شتانە نامۆیە بۆ کەسێکی ئاسایی. باڵە دیارە نەخۆشی ئایدز نەخۆشیێکی ڤایرەسە و کە ئەمە ئیش لەسەر جیهازی مەناعاکە و یەکێکە لە نەخۆشیە کوشندەکان کە ئەو کەسەی کە تووشی ئایدزە بێ تووشی شتیکەژە بێت، تووشی نەخۆشی سیلە بێت، تووشی نەخۆشی لەوانەیە شێرپەنجەی لیمفەکان بێ، ئەمانە بنە هۆی هۆکاری مردن. و ئێستا لە عالەم تا ئێستا نزیکەی 35 ملیۆن کەسی توشبوو هەیە بە ڤایرۆسی HIV و بە نەخۆشی ئایدز کە بۆتە هۆی ئەوەی کە زەختێکی زۆری لەسەر نەخۆشەکە و لەسەر دام و دەستگاکانی حکومەت و لەسەر کۆی کۆمەلگای نێودەوڵەتیش دروست کردووە. دیارە هۆکاری ئەم نەخۆشیە گواستنەوەی ڤایرۆسەکەیە لە ڕێگەی خوێنەوە بێ، لە ڕێگەی سێکسێکی توندەوە بێ، لە ڕێگەی هەندێک لە دەردراوەکانەوە بێ، مەسەلەن لیگ بێ یان لە پیاو، ئەمانە هەمووی هۆکارن بۆ گواستنەوە. کەواتە هەر وەختێک خوێنی یەکێک کە ئەو ڤایرۆسەی هەبوو هاتە ناوتەوە بە هەر سەبەبێک بێ، بە سێکسەوە بێ، بە دەرزیەوە بێ، بە بڕینەوە بێ، تۆ تووشی نەخۆشی ئایدز دەبیت. گەورەترین و سەرەکیترین هۆکار بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی ئایدز بریتە لە دیاردەی ئەوەی کە پێوتێ زینا و ممارەسەی نائەخلاقی و هەروەها بڵاوبوونەوەی دیاردەی زەواجی غەیر شەرعی و دیاردەی ئەوەی کە پێوتێ نێربازی و بڵاوبوونەوەی ئەو ڕەوشتە ناپەسەندانەی کە کارێکی قێزەون و ناشینە لە کۆمەلگایە. ئەمە بە دەرەجەی یەکۆک و دکتۆر جۆن مامۆستای طبی وقائیە لە زانکۆی کالیفۆرنیا ئەڵێ سەبەبی سەرەکی بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی ئایدز زەواجێکە لە غەیری ئیطاری شەرعیە مەبەستی پێ زینایە. ئەمە هۆکاری سەرەکیە لە ڕوانگەی ئیسلامیشەوە بۆ یەقەدەغەی زینا کراوە و خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا فەرمی وەلا تەقرەبوا الزینا ئینەهو کانە فاحیشەة وەساء سەبیلا. نەک هەر زینا مەکەن، خوای تەعالا فەرمێن نزیکی ئەو کارە مەکەونەوە چونکە بەڕاستی کارێکی نەشیا و قێزەون و زۆر خراپە. و هەروەها لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە، پێغەمبەری خوا فەرمێ لم تظهر الفاحشة في قوم حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن في أسلافهم الذين مضوا. أفرمي هر كاتيك زینا و کاری بێشەرعی و ناڕەوشتی لە ناو کۆمەلگایە بە ئاشکرا بڵاو بووی و تەشەنەی سند و بڵاوی کرد، ئەوە خوای پەروەردگار ئەو میلەتە تاقیەکاتەوە، ئەو خەڵکە ئەو نەتەوەیە ئەو کۆمەلگایە تاقیەکاتەوە بە بەڵاو موسیبەت و تاعون و جۆرە نەخۆشیە کە لە پێشینانی خۆیانە بە هیچ جۆرێک بوونی نەبووە. لە فەرمودەیەکی ترا فەرمێ هەر قەومێک زینا و ڕیبای تێدا بڵاو بێتەوە ئیلا خوای پەروەردگار بەڵای ناڕەحەت و نەخۆشی گەورە بەسەر ئەو قەومەیە دابارێنێ. ئێمە وەکو مامۆستایەکی ئاینی وەکو توێژەرێک لەم بارەیە پێمان وایە سەبەبی سەرەکی و هۆکاری سەرەکی بۆ بڵاوبوونەوەی ئایدز بریتە لە ممارەسەکردنی جنس لە ڕێگەی ناشەرعیەوە لە غەیری ئەو ئیطاڕەی کە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە دانراوە. ئەمە هۆکاری سەرەکیە. هەندێک هۆکاری تریش هەیە، هۆکاری جانیبین کە سەرەکیەشێ بۆ بڵاوبوونەوە یاخود تەشەنە سندنی ئەم نەخۆشیە. لەوانە لاوازبوونی وعی دینی و هەستکردن بە چاودێری و مراقبەی خوای پەروەردگار تا ئینسان زیاتر هەستکا بە مراقبەی خوای پەروەردگار و چاودێری خوا بەسەرەوە هەبێ و لە ڕووی ئاینیەوە پابەند بێ بە ئاینەوە، ئەو کاتە ناتوانێت جورئەت بکات بۆ ئەنجامدانی ئەو کارە کە ئەو کارەش هۆکارە بۆ دروستبوونی دیاردەی نەخۆشی زینا، نەخۆشی ئایدز. هەروەها یەکێتر لە هۆکارەکان گواستنەوەی خوێنە و بەکارهێنانی ئەدەواتە کە گیانی ئینسان بریندارەکە، وەکو موسی بڵێن ئەوە کە بڵێن گوێزانی سەرتاشخانە یا دەرزی یا هەر شتێکی تر کە پێستی ئینسان کوونەکە یا گواستنەوەی خوێن لە کەسێکەوە بۆ کەسێکی تر، ئەمانەش هۆکارن بۆ بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە. لە ڕێگەی دایکەوە هەندێک جار لە ڕێگەی دایکەوە تووشی کۆرپەلە ئەبێ هەر بە مناڵی، و هەندێک جاریش هۆکارەکە بڵاوبوونەوەی فەقیری و هەژاریە لە کۆمەلگاکانە کە ئەوش ناڕاستە و خۆ هۆکارە بۆ بڵاوبوونەوەی، چونکە ئینسان لە ئەنجامی نەبوونی و هەژاریە پەنا بۆ کاری لەشفرۆشی ئەبا
پەنا بۆ کۆمەڵێک کارێکە با کە ڕەنگە نەشیا و نالایەق بێ بۆ ئینسان و بۆ دینەکەی ئەمەش دوجار سەرە کێشێ بۆ بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە. هەروەها خاڵێکی تر ئەو حیمایە قانونیەی کە لە هەندێک لە وڵاتانە بۆ کاری بێشەرعیە کرێ. یعنی ئێستا لە هەندێک لە وڵاتانە نێروازیە کرێ، کاری زینا و بەدەڕۆشتێ کرێ و چوارچێوەیەکی یاساییشیان بۆ داڕۆشتۆ و پارێزگاری لێ کرێ. بڵاوبوونەوەی خانەی لەشفرۆشی لە شوێنان جا شێوەیەکی ڕسمی و ڕاستەوخۆی هەبێ یان شێوەیەکی ڕسمی و ڕاستەوخۆی نەبێ، ئەوش بەڕاستی هۆکارێکە، چونکە زۆربەی ئەو کەسانی کە هەڵگری نەخۆشی ئایدزن لە نەتیجەی ممارسەکردنی ئەو ئیشە تووشە بن و ئەو ئیشیان ئەگوازێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر و بەداخەوە ئەمە ڕۆڵێکی زۆر خراپی بینیوە. ئینحراف و لادانی کۆمەڵی وەسائلی ئیعلام، ڕاگەیاندنەکان، سۆسیال میدیا و باقی ئەو دەستگانەی تر کە کار لەسەر ڕاگەیاندنەکەن ئەوانش ڕۆڵێکی زۆریان هەیە بۆ ئیثارەکردنی غەریزە، بۆ بڵاوکردنەوەی جنس، بۆ ڕەواجدان بەو کارە، بەکارهێنانی ئافرەت وەکو کاڵایەک لەو مەجالەیە. هەموو ئەمانە بەڕاستی هۆکارن و هەڵنەسانی مؤسساتی تربەوی، مؤسساتی تعلیمی بە ڕۆڵی خۆیان، وەکو مؤسسەی بۆ نمونە تعلیمی، مەدرسە، قوتابخانە، زانکۆکان، بۆ نمونە ئیعلام ئەبێ ڕۆڵی خۆی ببینێ، مەدرسە و باقی ئەو جیهتانەی تر کە ئەلکیانەکەوێتە سەرشان کاتێک کە ڕۆڵی خۆیان نابینن ئەم دیادێ و تەشە ناکە. هەروە غیابی تحکیمی شەرع، یعنی کاتێک کە ئەگەر شەرع ممارسە بکرێ و جێبەجێ بکرێ و تەطبیق بکرێ بەسەر ئەو خەڵکەیە، بەڕاستی کۆمەلگایەکی زۆر ئامین و پاک و خاوێن ئەبێ. وەکوێکی ئێستا لە بەرچامانە ئەو کۆمەلگانەی کە موسڵمان نشینن و پەیڕەوی ئاینی ئیسلامەکەن کەمترین نەخۆشی و کەمترین تۆماری نەخۆشی ئایدزی تێدا تۆمار کراوە. ئەمانە بە کورتی هەڵبەتە من لە ڕیسالەی ماجستێرەکەمان نزیکەی 200 لاپەڕەم نووسیوە لەسەر هۆکارەکانی چارەسەرەکانی پێش توشبوون دوای توشبوون، بەڵام لێردا ڕەنگە هەر ئەوەندە ئاماژە. نەخۆشی ئایدز نەخۆشیەکی پێدەوترێت نەخۆشی کەمکەرەوەیە، کەمبوونەوەی بەرگری لەشی ئینسان. بەرگری لەشی ئینسان جیهازێک هەیە، جیهازی جسمی ئینسان پێدەوترێت جیهازی مەناعە، جیهازی بەرگری لەش. ئەم جیهازە دەورێکی زۆر کاریگەری هەیە لە جسمی ئینساندا. بۆچی دەوری هەیە ئەم جیهازە؟ جیهازی مەناعی کە میکرۆبێک چۆ جسمتەوە کە خانەیەکی ناتەبیعی لە جسم دروست بوو، ئەم جیهازی مەناعیەیە، ئەم سیستەمە بەرگریە ڕوبەڕووی ئەو خانەیە دەبێتەوە کە دێتە ناو جسمی تۆ. تەنێکی غەریب دێتە ناو جسمی تۆ، ئیتر لە هەر تەنێک بێت، تەنی زیندوو یا تەنی نازیندوو بێتە ناو جسمت، جیهازی مەناعی ڕوبەڕووی دەبێتەوە لە ناوی دەبا و دەیخاتە دەرەوەی جسمی نەخۆشەکە. ئەم میکرۆبەیە، ئەم میکرۆبی نەخۆشی ئایدزەکە پێی دەوترێت میکرۆبی HIV. دوو نەوعی هەیە، نەوعی 1 و نەوعی 2. نەوعەکەی زۆر بەربڵاوترە، دووەمیان کەمتر بەربڵاوە. دێت چی دەکات؟ دێت کاریگەری لەسەر ئەم جیهازە مەناعیە دروست دەکات. دەبێتە هۆی تێکشکاندنی یا لە ناوبردنی خانەکانی مەناعەق، بە تایبەتی خانەکانی تی. نەوعی خانەی تی و بی هەیە، نەوعەتیەکەی بەهۆی ئەو میکرۆبی HIVەوە کە هۆکاری دروستبوونی نەخۆشی ئایدزە کەم دەبێتەوە، کە کەم بوویەوە بەشێک لە جیهازێکی جسمی تۆ خەلەلی تێدا دروست دەبێت، کە خەلەل دروست بوو لە جیهازی جسمی تۆ کەواتە تۆ معرەزی بۆ ئەوەی تووشی چەندین نەخۆشی تربی، نەک هەر نەخۆشی ئایدزەکە خۆی، نەخۆشی تری میکرۆبی و نەخۆشی تری نامیکرۆبیش احتیمالە تووشی ئەو نەخۆشیە بێت. بۆیە ئەگەر باشی مێژوێکی کورتی HIV بکەیت لە ساڵانی هەشتاکان، یعنی لە 79 بۆ 80 تر تا 86 مێژووی ئەو نەخۆشیە سەر هەڵدەدات، یا با بڵێن میکرۆبی HIV دەناسرێت، دێتە بواری ناوەندە پزیشکی و ناوەندە تەندروستیەکانەوە. لە ساڵی 82 با بڵێن 81 بۆ 82 ئەم میکرۆبە بەچی دەناسرا؟ بە نەخۆشی گەیەکان دەناسرا. گەیەکان ئەوانن کە بینی 2 پیا و 3 کەس لەگەڵ یەکترا بکەن، لەبەرەوەی لە ویلاتەکانی ئەمریکا بەم شێوەیە دەناسرا. ئێستا میکرۆبی HIV نەناسرا بوو. دوای ئەوە لە 82 ئەوانە پێوتراوە نەخۆشی 4Hەکە. بۆ 4Hەکەن ئەوانەی کە هیرۆینیان دەخوار یا بە بڵین ڕێگەی دەرزیەوە، یان خەڵکی هایتی بوون، یا هیمۆفیلیک بوون، یا هۆمۆسێکسوال بوون.
ئەوە بۆیە پێوتراوە نەخۆشی 4H. دوای ئەوەی تر لە ساڵی 1970 بۆ 1970 تا 1970 دوو زانای زانامۆنتەنیە لەگەڵ زانای ڕۆبرت گالۆ ئەو دوو زانایە اکتشافیان کرد کە ئەو میکرۆبە یا دۆزیانەوە کە ئەو میکرۆبەی نەخۆشی بەرگری لەش کەمبوونی بەرگری لەش کە پێی دەوترێ ئەیدز دروست دەکات میکرۆبێکە یا ڤایرۆسێکە پێی دەوترێ ڤایرۆسی HIV ڤایرۆسی کەمکردنەوەی بەرگری لەش. بۆیە لە ساڵی 1986 ئەم ناوەی لێندرا ئەم ناوە زانستیە بۆ ئەم میکرۆبی کە ئەیدز دروست دەکات لێنەوە هە لە 1986 لە ڕێگەی نەخۆشە سالاسیمیاکانەوە لە ڕێگەی نەخۆشە هیمۆفیلیاکانەوە داخڵ بە مستەمع عێراقی بوو بە شێوەیەکی گشتی. و نوعی دووەمیش هەر لە ساڵی 1986 کە HIV زۆری دووەمیانە. HIV خۆی دوو نەوعیانە، یەک و دوی هەیە. یەکەکە ترسناکترە بۆ لەبەرەوەی بەربڵاوترە ئەگەرنە لە ڕووی نیشانەوە نیشانەی یەکەکە HIV یەکەکە و HIV دووەکە تقریبا وەکو یەک وایە، بەڵام یەکەکە زۆر بەربڵاوترە چەندین نوعی هەیە، یعنی جگە لە HIV یەکوە نوعی A و B و C و چەند نوعێکی تری هەیە، بەڵام ئەوەی تری HIV دووەکە یەک نوعی هەیە. بۆیە بەربڵاوی HIV-وەنەکەی بۆتەوەی ئەوەی کە ترسناکیەکەشی زۆرتر بێت بۆ ئەو کەسانی کە تووشی ئەم میکرۆبە دەبن. بەڵێ نیشانەکانی سەرەتا نیشانەی کەسێک کە میکرۆبەکە دەچێتە ناو جسمیەوە ڤایرۆسی HIV دەچێتە ناو جسمیەوە سەرەتا بە کەسێکە چۆن تووشی هەڵامەتێک دەبێت بە سەرێشەیەک و بە ئاو بەلوتانەوەستان و بە قوڕک هێشە و بە تف بۆ قود نەدران و بە هەندێک جار گوێ هێشە و تا بەرز بوونەوە و نان بۆ نەخوران و ئێڵنج و ڕشانەوە و زۆر جار لەوانەیە حالیشی لەگەڵا بێت بەم نیشانە سەرەتایانە دەست پێ دەکات. ئەوە نیشانەی سەرەتایین کە نەخۆشە کە میکرۆبەکە چەند مانگێکە چۆتە ناو جسمیەوە. دوای ئەوەی کە میکرۆبەکە ڕێژەی میکرۆبی HIV بەرز دەبێتەوە لە خوێنی نەخۆشەکەدا، ینی عەدەدی ڕێژەی HIV-ەکە لە خوێنی نەخۆشەکەدا بەرز بوویەوە، ئەو کاتە چی دروست دەبێت؟ وردە وردە مەناعەی نەخۆشەکە کەم دەبێتەوە، کە مەناعەی نەخۆشەکە کەم بووەوە نیشانەی ترسناکتر دەردەکەون. بۆ نیشانەی ترسناکتر لەوانەیە تووشی میکرۆبەکانی سی بێت، چەندین میکرۆبی سیەکان هەیە، لەوانەیە تووشی میکرۆبەکانی پێست بێت، چەندین نیشان لەسەر پێست دەردەکەوێت، لە سیەکان دەردەکەوێت، لەوانەیە لە چاو دەرکەوێت، لە مێشکی نەخۆشەکەدا نیشانە دەرکەوێت. ئەمە نیشانە گشتیەکانی نەخۆشی ئایدزن، ینی تۆ نیشانەیەکی تایبەتمەند نییە بڵێ کەسێک کە سەری هێشایان هەڵامەتی هێنا گوێهێشەی هەبوو ئەوە ئیتر ئەوە ئەیدزی گرتووە. بۆی خەڵک نەترسێ کەسێک کە ئینفلۆنزایەکی گریان نەخۆشیێکی هەڵامەتێکی بەسیتی گر بڵێ ترەوە ئەیدزم گرتووە. نەخێر، ئەمان نیشانەی سەرەتایین لە سەرەتا کەسێک دەرەوە تەنها بە فەحسی مختبەری خوێن دەردەکەوێت کە ئەم کەسە نەخۆشی ئەیدزی هەیە نەخۆشی ئەیدزی نییە. بڵێ ئێمە چەندین توێژینەوەی زانستی وەکو خۆماکو و کۆلێژەکەمان کە کۆلێژێکە سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە چەند توێژینەوەکی لە ئەکادیمیستەکان و وەخۆشم توێژینەوەی باشمان ئەنجام داوە لەسەر جیناتی میکرۆبی ئەیدز، لەسەر چەند نوعێکی میکرۆبی ئەیدز کە HIV پێدەوترێ، لەسەر نوعی B، لەسەر نوعی سیەکەی، لەسەر HIV1 جیناتی ئەم چەند جیناتیان بڵێن چەند تەفرا چەند میوتیشنێکی تازەمان دۆزیوەتەوە لە یەکێک لە جینەکانی و HIV-کە GP پێدەوترێ گلایکۆپرۆتینی 120 و یان گلایکۆپرۆتینی 41 لەم جۆرە جیناتانەدا چەند تەفرەیەکمان دۆزیەوە کە ئەم تەفرانە ئەبێتە هۆی بەربڵاوبوونی زیاتری میکرۆبەکە و مقاومەکردنی میکرۆبەکە بۆ ئەو عیلاجە نوێیانەی کە ئێستا لە جیهاندا بەکاردێنرێن دژی ئەیدز. بینە سەر عیلاجەکانی تەبەن عیلاجی پێشکەوتوو هەیە ئێستا لە جیهاندا بەکاردەهێنرێ، بەڵام هیچ عیلاجێکی بنبڕکرد تا ئەم دقەیەش کە ئێمە بێکۆ قسە دەکەین هیچ چارەسەرێک یان دەرمانێکی بنبڕکەر و لە ناوبەری ڤایرۆسی HIV لە جیهاندا نییە. تەنها دەتوانین بڵێن میکرۆب یان دەرمانی کپکەری میکرۆبی HIV هەیە. بۆ کپکەری میکرۆبۆن منە کەسێک نەخۆشی ڕقم 1 یان نەخۆشی ڕقم 2 میکرۆبەکە لە جسمیا هەیە و تووشی ئەیدز بووە، ئەو عیلاجەی دەدەیتێ بۆ ئەوەی تەمەنی نەخۆشەکە درێژ بکەیتەوە، نەک بۆ ئەوەی کە عیلاجەکەی بدەیتێ و میکرۆب لە خوێنی دانەمێنێ لە جسمی نەخۆشەکە دانەمێنێ. بۆیە خۆشبەختانە ئێستا چەندین عیلاجی پێشکەوتوو هەیە، ئیترکە لە ساڵەکانی 2000ەوە عیلاجی پێشکەوتوو توێژینەوەی زانستی پێشکەوتوو لە زانکۆ جیهانەکان و لە دەستگا تەندروستی جیهانیەکانە
هاتە ئاراوە و دروست بۆ ئێستا هەیە لە بازارەکانە دەست دەکەوێت ئیتر تا چەند چەنی لە کوردستانە و چۆن ئەیەندرێتە کوردستانە و عیلاجانە بۆ ئەو نەخۆشیانەی کە هەیە لە هەرێمی ئێمەدا ئەوە ڕێگەیەکی ترەوە بڵێن لایانی پەیوەندیدارە بێ قسە لەسەر ئەوە بکە. وەکو عێراق بەگشتی چونکە کوردستانیش بە دەر نەبووەلەوە ساڵەکانی لە هەشتاکانە لە دوای هێشتا و 6 کۆمپانیایەکی فەڕەنسی فاکتەر هەشتی هێنابوو بە عێراق ئەو کۆمپانیای ئەو فاکتەر هەشتێکی هێنابوو عێراقەوە پیس بوو بە ڤایرۆسی ئەیدز بۆیە لە ژمارەی نزیکەی 270 کەسێک لە هەموو عێراقا توش بوون پشکی کوردیشی تیا بوو ئەو کاتە کەسیشە بوو لە کوردستانە کە ئەو فاکتەرەی هەشتەی وەرگرت بوو تووشی ئایدز بوو واتە لە عێراق و لە کوردستانیشا لە نزیکی کۆتاییەکانی هەشتاکانەوە دەستی پێ کردووە. بۆ حاڵی حاضر ڕێژە یاخود ژمارەی ئەو کەسانەی کە توش بوون بە ڤایرۆسی ئایدز نەمانی بەرگری لەش لە کوردستانە بە هەموو مقارناتێک بە وڵاتەکانی دراوسێ یاخود بە وڵاتەکانی دوور وەکو ئەمریکا و ئەوروپا کەمترین ڕێژەمان هەیە تاوەکو ئێستا بەنسبەت کوردستان و عێراقیشەوە. ژمارەی کۆی گشتی وەکو وەزارەتی تەندروستی ئاماژەی یان باسییان لێ کردو پێش 2 ڕۆژ کە ڕۆژی جیهانی ئایدز بوو ژمارەکە 26 حاڵەتە ئەو پشکی سلێمانی 7 حاڵەتمان هەیە کە ئێمە ئێستا لە حاڵی حازرە لە ژیانە ماون و چارەسەر وەرەگرن. ئێمە هۆبەیەکمان هەیە کە پێڵێن هۆبەی نەمانی بەرگری لەش و هەوکردنی جگەری ڤایرۆسی بەیەکەوەن ئەم هۆبەیە مەسئولە لە هەموو ناوچەکانی دەوروبەری سلێمانی ناو سلێمانی و دەوروبەریشی ئەگەر نەخۆشێکمان هەبێت لە هەڵەبجە نەخۆشێکمان هەبێت لە ڕانیە یاخود لە چەمچەماڵ یاخود لە کفری هەمویان بۆ چارەسەر یاخود بۆ وەرگرتنی مەشورە و ڕێنمایی ڕۆکەنە لای ئێمە. ئێمە ئەم سنتەرە وەکو بەشێکین لە سنتەرە سەرەکیەکەی بەغا کە لەژێر کۆنتترۆلی ئەوانایە با بڵێن وەکو ڕێنمایی وەکو پلان و هەمووی بەیەکەوە دادرێ پلانێکی استراتیژی هەیە کە بۆ هەموو عێراقا هەموو پارێزگاکان ئەگرێتەوە ئێمەش پێڕێوی ئەو پرۆگرامە ئەکەین ئەو پلانە ئەکەین کارەکانمان لەسەر وەکو سەرەتا تەنها بەس چارەسەرکردن یاخود ئەو کەسانە نییە کە نەخۆشیەکان هەیە هەڵگری ڤایرۆسەکەن بەڵکو لەسەر کۆمەڵ بەگشتی کار ئەکرێت چونکە پلانەکە ئەوەیە کە تۆ بتوانی بە زووترین کات نەخۆشەکان بدۆزیتەوە بۆی بتوانین چارەسەریان بیتێ و نێڵی تەشەژە بکە بۆ دەوروبەریان. بۆ ئێمە وەکوم سنتەرە لە ڕێگەی تاقیگەکانەوە تاقیگەی گشتی سلێمانی و کۆمەڵە تاقیی تر لە خستەخانەکان و لە بنکەکانە هەیە فەحسی HIV ئەکرێت وەکو نمونەی هێنمەوە ژمارەی زۆر وەکو نمونەی هێنمەوە بۆ نسبە سەبارەت بە سلێمانی نزیکەی 65,000 فەحس کراوە پشکنین کراوە بۆ ڤایرۆسی HIV لە ماوەی ئەم 11 مانگەی ڕابردووە. لەم ژمارەیەشە تەنها 2 حاڵەتمان دۆزێتەوە کە خۆیان خەڵکی سلێمانی نەبوونە خەڵکی خواروی کوردستانن یانی خەڵکی عێراقن وەکو ژمارە وەکو ئەیشە لە چالەکیەکانتمان ئەو بووکە پشکنی نەکەین جگەلەوە ئەو هەرچی خوێنەکە ئەدرێ بە نەخۆش پێشەوە پشکنی بۆ کرێت جگەلەوە هاوسەرگیری هەیە لە سلێمانی سنتەری هاوسەرگیری کە ئەویش پشکنی بۆ هەردوو هاوسەرەکە ئەکرێت پێشەوەی پرۆسی زەواجەکە بکەن. خۆی ئەم نەخۆشیێکی زۆر درێژخایەنەوەکو باسم لێکرد لە سەرەتاوە ینی ئەوە نییە بڵێ ئەمڕۆ سبینە دەرەکەوێت. پرۆسی ئازادی عێراق دوای 2003 بووە. پرۆسەی چاکبوونی باری ئابووری خەڵکو و جوڵانەوە و چوونە دەرەوە و تێکەڵبوونمان بە هەموو جیهان لەوانەیە هەمووی 10 ساڵ نەبێت. ئەمانە هەمووی هۆکارن وەکو سەرەتایەک ئێمە عێراق وڵاتێکی داخرا بۆ پێشتر یعنی ئەکەمی ئەو ڕێژەیە زیاتر ئەگەڕێتەوە بۆیکەوە عێراق وەکو ئەوی بڵێ هەمووی لە سجنێکە ئاژیان. ئێستا بەهۆی ئەم جوڵانەوەیە ئەبێت ژمارەکە زیاد بکات. بەڵام دیارە ئێمە ئەو کەسانی کە ئێستا تاوەکو کە باس دەواکە مەڵام 65,000 فەحس کراوە دیارە ئەوانە نین کە تۆ بدوای شتێکا بگەڕێ ئەبێ بیدۆزیتەوە. ئێمە دیارە لە شوێنێکی ڕاستە ناگەڕین ئێستا حاڵی حاضر بۆیە هەوڵەکان من ئێستا بەرەو ئەوەیە ئەم سنتەرێک کە هەمانە لە کاتی ئێوارانە سنتەرێکی تازەی تیاکەینەوە کە پێڵەن سنتەری
پشکنین و ڕاوێژ بە شێوەی سڕی با بڵێن کەسێک ئەگەر خۆی بیەوێت پشکنین بکات بەبێ ئەوەی ناوەکەی بات بتوانێت بێت فەحسکات چونکە بەتەکید ئەو کەسانی کە هەڵسو کەوتی مەترسیداریان کردووە شتیان خوێنێتەوە لەسەری ئەزانن کە ئەو هەڵسو کەوتانە ڕێگەن بۆ گواستنەوەی نەخۆشیەکە بۆیە تەسەوڕەکەم ئەگەر شتێکی ئاوا بکرێتەوە لە چەندانەیەکی ئاوا بکرێتەوە وەکو تەرجیعێکە بێ بۆ ئەو خەڵکانی کە هەڵسو کەوتیان کردو و لەوانەیە ئەم ژمارەیە بەرە خەڵکشام چێت ژمارەکە تا ئێستا ناتوانێت بڵێ ئەمە 100% ئەتوانی با بڵێن تەعمیمیکی بەسەر هەموو سلێمانیە. بەڵێ ئێمە لە بۆ بەرەنگاربوونەوە و کۆنتڕۆلکردنی ئایدز زۆر سەلامەتی بەڕێی من پلانێکی استراتیجیمان هەبووە جێبەجێشمان کردووە. یەکەم پشکنینی پێشوەختمان بۆ هەموو کەسێک کردووە کە لە خارج هاتوتەوە لێرە بمێنێتەوە. کرێکارێکی نیپاڵی و ئەندەنووسی مهندسێکی شەریکات کە لە ئەوروپاوە هاتبێتەوە بیەوێت لە سلێمانی بمێنێتەوە فەحسی ئایدزمان بۆ کردووە. تەنها لەم ماوەی 5-6 ساڵە 54 کەسمان تەشخیص کرد لەو ئەجنەبیانە کە ئایدزیان هەبوو ناردوومانەتەوە بۆ وڵاتی خۆیان. هیچ کەسێ ژن و ژنخوازی ناکە عەقدی زەواجی بۆ دەرنایە هەتا خوێنی لێ وەرنەگرن بۆ ئایدز و ڤایرەسی کەبەدی. ئێستا شتی کەشمان کردووە نایڵین عەقدی زەواجی بۆ بکرێ ئەگەر 4 سەعات محازەرەی نەدەینێ ماوەی 6 مانگە لەگەڵ سەنتەری هۆشیاری تەندروستی لە سەنتەری پەرەپێدانەکە تەنها لەم 6 مانگە 9000 ژنومێر محازەرەمان داوەتێ. محازەرەکە چیە؟ باسی ئایدزیان بۆکەین، باسی نەخۆشیەکانی ژنانیان بۆکەین، باسی چۆنیەتی تەعاملی ژنومێر. هەر کەسێ نەشتەرگەری بکە فەحسی ئایدزمان بۆ کردووە. هەر کەسێ خوێن ببەخشێ بۆمان کردووە. هەر کەسێ ئێستا لە خەسخانەکانی خۆمان دانی بۆ پڕکەینەوە فەحسی ئایدزی بۆکەین. مەبەستەکەمان چییە؟ ئەمانەوێ سوتفە ئایدزەکە بدۆزینەوە، سوتفە بیدۆزینەوە. ئەنجا بەشێکمان هەیە ناوی بەشی ئایدزە لە بەڕێوەبەراتی خۆپاراستن دکتۆر فەرهاد سەرپەرشتیەکە. ئێستا حەو نەخۆش لە سنووری سلێمانی هەیە کە ئایدزی هەیە. ئەو حەو نەخۆشە ڕقەمی دکتۆر فەرهادیان لایە سەردانی یەکەن. دکتۆر فەرهاد سەردانی ماڵەوەشی گردوون، هەمویان ئاگاداری شتەکەن و عیلاج وەرەگرن. هەندێکیان لە زۆربیان ئەوانە لە دەرەوە توش دەبن و دێنەوە. زۆربیان مەسەرەن ئێمە لە ساڵی 2009 تا ئێستا لەم 9 ساڵە 14 حاڵەتی خەڵکی کوردمان هەبووە. بەس هەندێکیان ڕۆشتونەتەوە بۆ دەرەوە، ڕەنگە هەندێکی بەهۆی نەخۆشیەکە مردبێ. ئێستا 7 حاڵەتمان هەیە. لە ڕووی سێکسەوە دروست دەبێ، لە ڕووی خوێن گواستنەوە دروست دەبێ، یا هەر شتێ هەر دەرزیەک کە پیس بوو بێ، ڕەنگە لە ڕووی گوێزانێکەوە کە خوێنی نەخۆشێکی پێوە بێ توژە بێ، لە ڕووی شتێکەوە کە بە خوێنی نەخۆشە پیس بوو بێ توژە بێ، لە ڕێی لیکەوە توژە بێ ئەگەر سێکسێکی زۆر تول بێ و ئەوە نییە خوێن تێکەڵ بێ لە ئیشەکە. بۆیە بینی لە وڵاتانە زۆرەکە سێکستیای زۆرە ئە وڵاتە ئەفریقیەکان بە شانازیەوە زۆر موسەیتەر بووین لە جێبەجێکردنی پلانەکەمان. پلانی بەرەنگاربوونەوە زۆر بە تۆکمەیی هەندێک شتمان کردووە لە سلێمانی کە لە شارەکانی در نییە کە ئێمە ئەیکەین. خاڵێکی تر ئێمە بەڕێی من قەومێکی موسڵمانین. ئەمە یەکێکە لە سەبەبەکان. زۆربەی خەڵک متەمەسیکە بە عادات و تەقالیدی ئیسلامەوە کە خەڵک لەگەڵ ژنی خۆی بێ بە تاقی تەنیا. ڕاستە ئێستا وردە وردە بەهۆی کرانەوە بەرەو ئەوروپا و ئەجنەبی دێتە ئێرە ئێمە دەچینە دەرەوە خەریکە شیرازەکە بگۆڕێ. بەڵام تا ئەم لەحزەیەش ئیسفادەمان لەو عادات و تەقالیدە دینیە کردووە کە خەڵک دانیشێ بە دیار ژنی خۆیەوە و ئەم لاولانەکە ئەمە یەکێک بەلەشتە باشەکە. هەموو ساڵەگەی لێ مەڵم یەکێ لە ئیسفادەکانی ئاینی ئیسلام ئەوەیە کە ئەم نەخۆشیانە زۆر بڵاو نابێتەوە. ڕاستە بازەکەی ئەڵێن لە بۆ لە جواب لەوانەیە خەڵکی بڵێ ئەی لە سعودیە بوا زۆرە، لەبەروی سعودیە هاتوو چۆ و شتیان زۆرە مەسەرەن. بەڵام بەڕێی من ئیجابیاتی ئیسلام ئەوەیە کە سێکسێکی پاکی داناوە خەڵک توش نابێت. ئیسلام کۆمەڵێ چارەسەری داناوە بۆ ڕێگرتن لەم نەخۆشیە. سەرەتا ئێمە بۆ دیاریکردنی چارەسەری هەر شتێک ئەبێ ئێمە پێشتر تەشخیصی نەخۆشیەکە بکەین. سەرچاوەکەی ئەم نەخۆشیە لە چیوە سەرچاوە ئەگرێ، ئەم نەخۆشیە بەهۆی چیەوە بڵاوە بێتەوە. ئەبێ ئەو ڕێگایانە داخین ئەو جزئێکی گەورەیە لە چارەسەرکردنی. بە دەرەجەی یەکەم ئیسلام تەشجیعەکە لەسەر زەواجی شەرعی، لەسەر پێکەوەنانی خێزان، لەسەر کوت هەڵگەڕان لەوەی کە خوای پەروەردگار بۆ تۆ حەڵالی کردووە. چونکە بە پێچەوانەوە ممارەسەکردنی جیاواز لەگەڵ خەڵکانی جیاوازە بە ڕێگەی ناشەرعی
ئەبێتە هۆکاری دروستبوونی و بڵاوبوونەوەی نەخۆشی ئایدز لە کۆمەلگادا و نەک هەر نەخۆشی ئایدز کۆمەڵە نەخۆشی تریشمانی ئەمە نەخۆشی جنسی هەر لە کۆمەلگای بڵاو بنەوە کەواتە ئەگەر زەواجێکی دروست و شەرعی و صحیح هەبێ و ئینسان ئەگەر ئیکتیفا بکا بە خێزانی خۆی ئەو کاتە ئەو نسبەتی ئەو نەخۆشیە ئەتوانم بڵێم لە 90 کەمە کاتۆ لە کۆمەلگایە چونکە سەرچاوەی سەرەکی بۆ دروستبوونی ئەو نەخۆشیە ممارەسەکردنی جنسە بە ڕێگەیەکی غیر شەرعی دووهەم لەو ڕێگە چارانەی کە ئیسلام ئیقراری پێکردەوە بە کارێکی چاکی ئەزانێ ئەنجامدانی فەحسی طبیە پێش زەواج یعنی کاتێک کە دوو کەس یانەوێ هاوسەرگیری بکەن و ژیانێکی نوێ پێک بێنن بەڕاستی جێی خۆیەتی بچن سەردانی نەخۆشخانەکان بکەن و فەحسی تایبەتی ئەو نەخۆشیانە هەیە ئەنجامی بدەن بۆی ئەگەر دەرکەوت کەسێک ئەو نەخۆشی هەیە لە کەسێکی ترەوە نەگازرێتەوە بۆ کەسێکی بێتاوان ئەوە کارێکی ئیسلام زۆر ئیقراری لێ کردووە و ئێمە ینی لە شوێنی خۆیان زۆر شتمان لەسەر هێناوە بەڵگەمان لەسەر هێناوەوە کە ئیسلام زۆر شتێکی پێی شتێکی چاکە بۆ شتێکی بە گونجاوی ئەزانێ کە بەداخەوە هەندێک نەخۆشی ئێستا لە کۆمەلگای ئەگوازرێتەوە نەتیجەی ئیهمالکردنی ئەو پشکنینە پزیشکیانەیە کە ئێستا ضرورە بەڕاستی ئەنجام بدرێت هەروها داخستنی ئەو ڕێگایانەی کە سەرکێشێ بۆ کاری بەدڕەوشتی ئێمە گومانی تێدا نییە ئەنجامدانی کاری ئەوەی کە پێوتێ زینا مقدماتی هەیە کۆمەڵێ ڕێگە هەیە ئەدگەێنێتە ئەو کارە داخستنی هەموو ئەو ڕێگایانە بەڕووی ئەو تاوانە ئەو شۆکارێکی ترە بۆ ئەوەی ئینسان لەو مصیبەتە گەورە دوور بێ و تووشی ئەو نەخۆشیە نەبێت هەروها مراقبەکردنی بانقی خوێن و ئەو کەسانەی کە خوێنە بەخشن بەڕاستی ئەوش کارێکی زۆر گەورەیە و هۆکارێکی زۆر چاکە بۆ دوورکەوتنەوە لە ئەو نەخۆشیانە چونکە ئێمە یەکێک باسمان کرد یەکێک لە هۆکارەکانی گواستنەوەی ئەو نەخۆشیە و تەشەنەکردنی لە ئەنجامی خوێنبەخشینەوە یا لە ئەنجامی خوێنەوە بە شێوەیەکی گشتی بڵاو بێتەوە بۆیە مراقبەکردنی بانکەکان و ئاگاداربوون لە جۆری خوێنەکان و ئاگاداربوون لەو کەسانی کە خوێن ئەبەخشن ئەمانە بەڕاستی هۆکارێکی چاکن بۆ ڕێگەکردن لەم مەجالەوەی تر بڵاو نەبێتەوە جارێکی تر هەروها تەفعیلکردنی دەوری موسسەی ئوسرە خێزان پاشان مەدرسە پاشان مزگەوت پاشان جامیع و زانکۆکان موسساتی ئیعلامی هەموو ئەمانە ئەبێت ڕۆڵی خۆیان ببینن لە محارەبەکردن و لە دژایەتیکردنی ئەو کارە قێزەونە و هۆشیارکردنەوەی خەڵک لە مەترسی و زەرەر و زیانەکانی نەخۆشی ئایدز کە ئێستا ئەوەندەی کە من مطالعەم کردبێ و ینی لێکۆڵینۆم لەسەر کردوێت دەوڵەتێک نییە لەسەر ئەم زەوێدا بە ئیسلامی و بە غەیری ئیسلامیەوە بە عەرەبی و غەیری عەرەبیەوە حاڵەتی ئایدزی تێدا تۆمار نەکرابێت ئەمە بەڵایەکی زۆر گەورەیە خەتەرێکی زۆر گەورەیە و بە ڕێژەیەکی زۆر بەرچاویش بڵاو ئەبێتەوە باس لەوە ئەکرێت کە ئێستا زیاد لە من ئیحسایاتی ساڵی 2006 لە نزیکەی زیاد لە 39 ملیۆن کەس تووشی ئەم نەخۆشیە بوون و هەڵگری ئەم نەخۆشیەن هەندێک جار ئەم نەخۆشیە تووشی کەسانێک ئەبێ کە گوناهیشیان نییە یعنی منداڵێکە لە ڕێگەی دایکەوە تووشە بێ کەسێکی ترە لە ڕێگەی خوێن بەخشینەوە تووشە بێ بۆیە وەکۆڵەیە بەگەڕخستنی ڕۆڵی موسسات زۆر کارێکی گرنگە و ڕۆڵی چاکە بینێت بەڵێ ئێستا عالەمیەن یعنی لەسەر ئاسی لە ڕووی جیهانیەوە ئەو داتانەی کە ڕێکخراوی UN ئەیدز و ڕێکخراوی WHO جیهانی و CDC کە ڕێکخراوە تەندروستی جیهانە باوەڕپێکراوەکانن کە ئێمە یا هەموو ناوەندێکی تەندروستی پێویستە پشتیان پێ ببەستێ 36 ملیۆن و 700 هزار کەس یان 36.7 ملیۆن کەس ئێستا بە نەخۆشی ئەیدزەوە دەژیان یعنی میکرۆبی HIV لە جسمیاندایە ئەوەی کە سەلمێنراوە ئیتر لەوانەیە لەو ڕێژەیە شتێکەمتر بڵێن زیاتر هەبێت بەڵام نەسەلمێنرا لەلایەن ئەم دەستگا ناوەندە تەندروستیە معتەریفانەی جیهانیەوە ئەوەی کە بەردەستە لە تەنها لە ساڵی 2016 نزیکی 1 ملیۆن کەس بە نەخۆشی ئەیدز مردووە بە میکرۆبی HIV مردووە و نزیکی 1.8 ملیۆن کەسی تازە تەنها لە 2016دا تووشی ئەم نەخۆشیە بە کەواتە ئێستا ئەم بە زۆری ئەم داتانە لەکوێن لە وڵاتە ئەفریقیەکان بە زۆری زۆرە و لە وڵاتی ئەوروپی و ئەمریکیەکان هەیە
بە ڕێژەیەکی باش و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتە ئاسیاوەکانیش بە ڕێژەیەکی بەرچاو نەخۆشیەکە بڵاوە، ینی ئەم نزیکی 37 ملیۆن کەس یا 36.7 ملیۆن کەسە بەربڵاوە بە هەموو جیهاندا و کوردستانی ئێمەش بێگومان بە دەرنیە لە چەند حاڵەتێک کە لە دەمی ناوەندە تەندروستیەکان یا بەرپرسە تەندروستیەکانەوە دەیبیستی لێرەش حاڵەت هەیە و کوردیش توش بووە و ئەجنەبی توش ئەبێت ئەگەر لە ڕێگەی نشینگەی پارێزگای سلێمانی ئەگەڕێنرێتە دەرەوە حاصڵی تر کەیساتەکان جیهانی و بەربڵاوە و توێژینەوە زانستیەکانیش عادەتەن توێژینەوەی ئەمریکی و توێژینەوە ئەوروپیەکانیش زیاتر بایەخیان بەم میکرۆبەداوە و عیلاجەکان یا ئەو دەرمانانەی کە دەهێنرێنە دەدۆزرێنەوە زیاتر توێژینەوەی ئەمریکی و توێژینەوە وڵاتە ئەوروپیەکانن. ئەمە مانە ئەوە نییە کە لە وڵاتی ئاسیایی یا لە عێراق قۆمانە نەکراوە، لە هەندێک وڵاتی ئاسیایی پێشکەوتو لە یابان بۆ نمونە لە سین لە هەندێک وڵاتی تر توێژینەوەی زانستی زۆر باش و بەپێس کراوە کە ئەویش جێگەی بایەخن لە ناوەندە تەندروستی جیهانیەکاندا. بەڵێ خۆشبەختانە لە هەرێمەکەی ئێمە بەڕاستیانە بێ شتێکی واقعی و شتێکی خۆش ڕاستی بۆترێ. ئێمە مجتەمەعێکی ئیسلامین، مجتەمەعێکی دینین، بۆیە ناوەندە دینیەکان مامۆستایانی ئاینی بەڕێز دەورێکی زۆر کاریگەریان هەبووە کە بەڕاستی ڕێگە بگرن و ئەبێ ڕۆڵیشیان زیاتر بێت لە مینبەری مزگەوتەکانەوە لە ناوەندە ڕۆشنبیریە ئیسلامیەکانی خۆیانەوە ئەوان هۆکار بن بۆ ئەوەی خەڵک هۆشیار بکەنەوە لانی کەم ئەو توێژەی کە گوێ لەوان دەگرێت هۆشیاری بکەنەوە کە نەخۆشیەکە بەربڵاو نەبێت. بە تایبەتی ئەوانەی کە ئەهلی مزگەوت یان سەردانی مزگەوتەکان ناوەندە ڕۆشنبیریە دینیەکان دەکەن با بڵێن خەڵکانێکن کە بەڕاستی ئەوەنەی گوێ لە مامۆستایەکی ئاینی دەگرێت لەوانەیە گوێ لە ئەکادمیستێک یا گوێ لە دکتۆرێک نەگرێت. بۆیە ڕۆڵی مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی گرنگە بۆ ئەوەی کە خۆپاراستن بکرێت لەم نەخۆشیە. جگە لەمە ناوەندە ئەکادمیەکانیش دەورێکی گرنگیانێ بۆ نمونە ئێمەکو کۆلێژ تەندروستی یا ناوەندی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی کە بەڕێز بەڕێوەبەری گشتی خۆی ئامادە بوو و بەڕێوەبەراتی نشینگەی پارێزگای سلێمانی و جەنابی مامۆستا نیازی کە ئەمڕۆ لەم سیمپۆزیەمەدا بەشدار بوون هەمویان ڕۆڵێکی خۆیان بینی دەورێکی بە شەفافانە بە واقعیانە خوێندنەوەیەکی زۆر واقعیمان بۆ نەخۆشیەکە و بۆ میکرۆبەکە و ڕێگا چارەکانمان هەمووی گرتەبەر. بۆیە هەمومان بەیەکەوە بە چاوی ئەلام و بە چاوی تەندروست و بە چاوی ئەکادمیستەوە هەموو بە چاوی ئاینیەوە هەموو ئەم چاوانە گرنگن لەسەر نەخۆشی ئەیدز و لەسەر میکرۆبی ئەیدز بێ بۆ ئەوەی کە هەر خەلەلێکمان بینی هەموو چاوەکانمان بەیەکەوە هەموو دەمەکان بەیەکەوە قسەی خێر و قسەی باش و قسەی علمی و تەندروست و دینیش بکەین بۆ ئەوەی ڕێگە بگرین لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیان میکرۆبە لە ناو مجتەمەعی کوردەواریا چونکە خۆشبەختانە ئێستا کەمە. نەخۆشی HIV وتم یاخود ئەیدز نەخۆشیێکی درێژخایەنە. ئەو کەسێک کە تووشە بێ و ئێمە وەکو مامەڵەکردمان لەگەڵ وەکو هەموو نەخۆشیێکی کەوایە بەڵام بە تایبەتمەندی خۆی بۆ نبوونە جیاکردنەوەی نەخۆش ئەوە شتێکە لە زمانێکە ڕوویاوە لە ساڵی هەشتاکانە ئەوە نەماوە. ئێستا هەر کەسێک کە نەخۆش بێەوە بۆ پەڕێزەوە بانگەکرێت بۆ سنتەرەکەمان لە ڕێگەی ئێمە و تاقیگەی گشتی سلێمانیەوە چاوپێکردنی لەگەڵ ئاکرێت و وەکو خۆمان لە بینی خۆمانە ئەم مەسەلەی بە سڕی ئەمێنێتەوە هەوڵە دێن خەبەرەکەی پێ ڕابگەین و ئەجا دواتریش ڕێنمایەکانی پێبگەینین کە چی پێویستە لەسەر ئەو بۆ ئەوی بتوانێت ژیانێک ببەرێتە سەر ئاسایی بێت و نەبێتە هۆی سەرچاوەیەک بۆ بڵاوکردنەوەی نەخۆشیەکە. چونکە بەڕاستی ئەو کەسە کەیت ڤایرۆسەکەی هەڵگرتووە لەوانەیە هەڵسوکەوتێکی هەبێت کە مەترسیدار بێ بۆ دەوروبەری لەوانەیە لە زمانی خانەوادەیەکە بژی ئەگەر هەڵسوکەوتێکی تەندروست و پابندێ بە ڕێنمایەکەی تەندروستی بێتە هۆی بڵاوکردنەوەی نەخۆشیەکە. بۆیە ئەم سنتەرە جگە لە پشکنین ئەو مەهامەشی لەسەرە کە ڕێنمایی بدا بەمانە کە لە زمانی عایلەی خۆیانان چونکە هیچ شوێنێکی تایبەت نییە لە هیچ شوێنێکی جیهانە کە دابین کرابێ بۆ خەڵکیە کە تووشی ئەیدز بکرێت کە جیا بکرێنەوە. بەعکسەوە خەڵکیێکی هەیە کە بەرهەمهێنەرە لە وڵاتانی کەیە کە ئەژین
ئێمەش لە وڵاتی خۆمانە ئەو حوت کەسی کە باسی لەکەین ژیانێکی ئاسایی خۆیانە ژین و لە شوێنی خۆیانان و ئەوەی وەزیفە هەیە ئەوەی کاری تایبەتی خۆشیە کاری تایبەتی خۆیەکات تەنها ڕێگە لەگە بینی ئێمەیە ڕێزگرتنە لیان و دابینکردنی خزمەت گوزارەکەیە بۆیان بۆی بتوانن ژیانێکی ئەتیادی بەرنەسەر سەرێکی ترین ڕێگەی لە جیهانە ئەگەر وەکو باس لێ ئەکرێت تاوەکو ئێستا هەر بەرکەوتنە سێکسێک هەیە بەرکەوتنی سێکسی لە بینی کەسێک کە هەڵگری ڤایرۆسەکە بێت لەگەڵ کەسێکە کە هەڵگری نەبێت جا ئەو کەسە ئایا لە بینی ژن و مێردا بێت ئایا لە دەرەوەی حیاتی زەوجیا بێت ئایا لە بینی دوو جنسی هاوڕەگەز بن بۆ نمونە نێر و نێر یاخود مێ هەرچی بەرکەوتنێکی سێکسی هەبێت ئەوە سەرێکی ترینیانە بەڵام ئەوە ناگەێنێت بڵێن ئەمە تەنها ڕێگەیە چکە ڕێگەکانی تریش بۆی هەیە ئەگەر ئاگامان لێ نەوێت بێ بەسەرێکی بۆ نمونە ئەگەر خوێن تاقیەکان فەحسی خوێن نەکەن و خوێن بدرێ بە خەڵک ئەوە بێ بە سەرچاوکی زۆر خەتەر ناک و مەترسیدار بۆ بڵاوبوونی نەخۆشەکە بۆی هەیە دایکێک ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بێ مناڵەکەی توش بکات بۆی هەیە ئەگەر ئەو ئەدەواتانی یاخود ئەو دەرزیانی کە بەکارهێنرێ بە تایبەت لە نێوان ئەو خەڵکانی کە ئالودن بە مادە هۆشبەرەکان ئەو ڤایرۆسە نەقڵکات تا ئێستاش هەر کار لەسەر با بڵێن توێژینەوەیە تاوەکو ئێستا چارەسەرێکی بنبڕ نەکرا نییە بۆ ئەم ڤایرۆسە بەڵام ئەوەی کە دڵخۆشکەر و کە تا ئێستا کراوە ڕێژەی توشبوون لە وڵاتانی پێشکەوتوو بەرەو نزمبوونەوەیە لەبەر ئەوەی ئەوان زۆر پابندن بە لایەنی هۆشیاری تەندروستیەکە پابندن بە گرنگیدان بەو ڕێنمایانە و وا لە خەڵک کراوە کە خۆیان ئاگیان لە خۆیان بێت و تووشی و ڤایرۆسە نەبن هەروەها دابینکردنی دەرمان دابینکردنی خزمەت گوزاری بۆ ئەو کەسانی کە تووشە بن لە کۆمەڵان زۆر شتێکی کاریگەرە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە ئێمە بە خەڵک دەڵێن ئەوەی کە وەکو سەحە بەرپرسین لێی جێبەجێی دەکەین و چاودێری حاڵەتەکان دەکەین ئەوەی کەشی خەڵکەکەوێتە سەر خۆی خەڵکە بێ خۆی تۆزێ مراعاتی خۆی بکە لە ڕووی سێکسەوە لە ڕووی مەسەلەن ئەچیتە سەرتاشخانەیەک سەیرێک بکە بزانە ئەو شتانەی هەرچەند خواڵ ناگری ئێستا سەرتاشەکان هەمووی گوێزانی سەفەری بەکارێنن ئەجیدە لای دکتۆرێکی دان ئەچیتە لای دانسازێ خاصەن بەڕاستی من دانساز بۆیە ناوەکەی ئەهێنمەوە ئەبێ بزانیش کە شتەکانی تعقیمەیاننا وا باش لە بچیتە لای دکتۆرێک کە زۆر ئەمینی لێی لەبەر ئەوە خەڵک مەفروزە خۆشی چاودێری خۆی بکە و ئاگای لە خۆی بێت بەڵێ لە دوای توشبوون بە نەخۆشی ئایدزیش ئیسلام کۆمەڵە ڕێگەی وقائی داناوە کۆمەڵێ چارەسەرێکی داناوە ئێمە لێرەدا هەندێکی ئاماژە پێکەین لەوانە ئەنجام نەدانی پرۆسەی هاوسەرگیری لە نێوان کەسێکی توش بووە یان لە نێوان دوو کەسی توش بووە یعنی یەکێک لە هۆکارەکان بۆ بڵاوبوونەوە ڕێگەی تەزاوج و دروستکردنی خێزانە ئەگەر کەسێک توش بوو ئەو کاتە ئیسلام ڕێگری لێ ئەکا لەوەی کە زەواج بکە لەگەڵ کەسێکی ساغدا بۆ ئەوەی کە نەوەک ئەو نەخۆشی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بڵێن تەشەنە بکە ئەمە هەمووشی لە شوێنی خۆیدا بەڵگەی شەرعی لەسرە و زانان قسەیان لەسەر کردووە ئەوانەی کە هەڵگری ئەو نەخۆشیەن نابێ زەواج بکەن نابێ پرۆسەی هاوسەرگیری پێک بێنن خاڵێکی تر جیاکردنەوەی ئەوانەی کە تووشی ئەو نەخۆشیە بوون لەناو کۆمەڵگادا شوێنی تایبەتیان بۆ تەخسیس بکرێ بۆی احتیکاکیان لەگەڵ خەڵکا و تێکەڵبوونیان لەگەڵ خەڵکا سەر نەکێشێ بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیە بڵاو بێتەوە ئەگەر لە ئیسلامدا ڕێگە درابێ کە خەڵکانێک تووشی نەخۆشیەکی وەکو بەڵایکی یا هەر ئەوەی کە لێن گەڕووگولی یا هەر نەخۆشیەکی تر ئەلۆ بابەتانە بوو بێتن دروست بێ جا بکرێنەوە لە خەڵکی بۆی ئەو پەتان خەڵک تووشی خەڵکی تر نەبێت ئەم نەخۆشیە زۆر ئەولاتر و لە پێشترە بۆ ئەوەی کە ئەو کەسانە جیا بکرێنەوە و خەڵکی تووشی ئەو نەخۆشیە نەبنیانەوە دوورکەوتنەوەی ئەو ئافرەتانی کە تووشی ئەو حاڵەتە بوون لە حەمل و ئینجاب یعنی لە منداڵهێنان و لە حەمل سکپەڕبوون و ئەوانە ئەوش دیادەیەکی خراپە ئیسلام لەگەڵ ئەوەدایە کە ئەگەر ئافرەتێک تووشی ئەو حاڵەتە بوو بە هەڵدا ڕێگە نەدا کە حەملی هەبێ چونکە ئەو نەخۆشیە یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی حەملەوە و لە ڕێگەی منداڵەوە ئەگوازێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر هەروەها ئەو کەسانەی کە توش بوون ئیسلام ڕێگریان لێکاکەوەی خوێن ببەخشن نابێ خوێن ببەخشن
لە شوێنی تر ئەجر و پاداشی گەورەی لەسەر دیاریەکرێ بەڵام کاتێک کە هەڵگری ئەو نەخۆشیە بوو ئیسلام ڕێگری لێکە یا بەخشینی ئەندامەکان نابێ ئەو کەسە ئەندامی خۆی ببەخشێ ئەگەر لە حاڵەتێکی ترا دروست بێ لەو حاڵەتەیە قەدەغەی لێ ئەکرێ و ڕێگەی لێ ئەگیرێ هەروەها ئەنجامدانی یاخود جێبەجێکردنی یاساکانی ئیسلام بەڕاستی ئەگەر حدود جێبەجێ بکرێ ئەو نەخۆشی لە کۆمەلگادا نامێنێت ئەگەر ئەو حەدانی کە خۆی پەروەردگار دایناوە بۆ زیناکار بۆ هەر کەسێکی تر کە هەر تاوانێک ئەنجامەدا بەڕاستی بربەستێکی چاکە و ڕێگریکی چاکە لەوەی کە ئەو نەخۆشی لە کۆمەلگای بڵاو نەبێتەوە ئەمە بە کورتی هەندێکە لەو ڕێگە چارانەی کە ئیسلام دایناوە بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشی ئایدس بەڵێ تاوان بەچی میکرۆبەکە بڵاو دەبێتەوە ئینسانە بێ ئەوە نەکات یعنی ئێستاش ئەو وتەیە زۆر وتەیەکی جوانەکەڵە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە بۆ نەخۆشی ئایدز ئەمە کتومت پڕ بە پێستی نەخۆشی ئایدزە لەبەرەوەی وەکو پێشتری باسم کرد تا ئەم لەحزەیەش عیلاجی بنبڕکەری میکرۆبی HIV نەخۆشی ئایدز نییە ڕاستەوتمە عیلاجی پێشکەوتو هەیە وەمانە بەڵام خۆشێکی کوشندە و عیلاجی بنبڕکەری نییە بۆیە پێویستە هەوڵاتیانی ئێمە هۆشیار بن کە کۆمەڵێشت هەیە نەیکەن بۆ نمونە کە ئەچی سەردانی سەرتاشێکەکەی کاچی بۆ نمونە ئەوانەی کە تاتۆکەن تاتۆکردن ئەوانەی سەردانی نەخۆشی بڵین نەخۆشی ددانن ئەوانەی پێش ئەمەلیاتن ئەو کۆمەڵێ شت کە ئەکرێت ئێستا ناوەندەتەنە سەندەری مەساج و کۆمەڵێ شت هەیە کە ئەکرێ بەڕاستی ئەبێت دوورکەوێتەوە لەوە یا کە ئەشیکات بە شێوەیەکی زانستیانە بیکات تۆ ناتوانین بە گەنجێ بڵێ تاتۆمەکان ناتوانانی بۆ نمونە بە کەسێ بڵێ پشتی ئێشێ بڵێ مەساج مەکە بەڵام مەساج بکە بۆ ئیشا بۆ عیلاج مەساج مەکە بۆ ئەوەی تووشی نەخۆشی تر بیکاڵم تۆشی نەخۆشی تر بێ احتیمالە لە ئەنجامی لە ناوەندە مەساجەکان یا لە ناوەندە یا لە هۆتێلەکان یا لە چەند شوێنێکی ترە لەوانەیە هەندێک کاری سێکسی ناتەندروستی تیا بکرێت بۆیە لە ڕێگەی هۆکاری سێکسی ناتەندروستایتر لە هەر شوێنێک بکرێت شردنی هەر مەساجەکان ئەبێت هۆی بڵاوبوونەوەی ئایدز کەواتە ئەمانە نەکەیت بەربگری لەمانە ئەوەکو شەخص ینی خۆپاراستن دوولایانەیە لایەنێکیانەکەوێتە سەر شخصەکە خۆی ئەبێ وەع و هۆشیار بێت کۆمەڵێشت کە ئێمە باسییانەکەین ئەبێتە هۆی گواستنەوە ئەبێتە هۆی گواستنەوەی میکرۆبەکە ئەمانە نەکەیت لی دوورکەویتەوە توش نابێت و لایەنێکی تری لایانی تەندروستی ئەبێت و ئەرک و واجبی خۆی جێبەجێ بکە لایانی ئەکادمی و لایانی ئەلامی و لایانی دینیە ئەرک و واجبی خۆی کە هۆشیاری خەڵک بکاتەوە ناوەندە تەندروستیەکان ئەکتیڤ بکرێن فەحسەکە زوو بکرێ بۆ هەموو ئەوانەی کە ددانەکێشن بۆ ئەوانەی کە پێش ئەمەلیاتن بۆ ئەوانەی کە خوێن ئەگوازنەوە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر کە خۆشبەختانە ئێستا لە وەزارەتی تەندروستی ئەم کەش و هەوا زانستیە تەندروستی فراهەم کردووە بۆ هەموو حاڵەتانە بۆیە باشترین ڕێگە بۆ بەرگریکردن لە ئایدز خۆپاراستنە